لا چوارم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا هەرێمی کوردستان جموجۆڵێکی گەشتیاری بەرفراوانی بە خۆیەوە بینیوە بە جۆرێک لە زۆربەی شار و ناوچەکان گەشتیارانی عەرەب و ئێرانی دەبیندرێن و شاری هەولێری شێکێکە لەو ناوچانی هەرێمی کوردستان کە گەشتیارێکی زۆر ڕویان تێکردووە و لە جەژندا شەوانە دوکان و بازاڕەکان کراون بۆ گواستنەوەی بەشێک لە دیمەنەکانی گەشتیاران لە شەوانی جەژنی هەولێردا ڕاستەوخۆ وەلی سەلیم پێامنێری پێم لە شاری هەولێر لەگەڵمان دەبێت وەلی سڵاو لێبێت ئەم کاتت باش و جەژنیشت پیرۆز بێت. سەبارەت بە ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ شاری هەولێر لەم ساڵدا چیت لایەوە هاوڵاتیان تا چەند دڵخۆشن و خزمەتگوزاریەکان لە چ ئاستێکدان؟ سڵاوی خۆی گەورە لە تۆ تاوە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دوا چرکەکانی جەژن لە تۆش پیرۆز بێتن. بەڵێ بە بۆنەی جەژنەوە گەشتیارێکی یەکجار زۆر هاتوونەتە هەرێمی کوردستان و هەروەها بە تایبەتی هەولێر کە پایتەختە گەشتیاران کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن تاوەکو سەرێک لە شاری هەولێر و شوێنە گەشتیارەکان و هەروە شوێنە دێرینەکانی شاری هەولێر نەدەنەوە ناگەڕێنەوە بەشی هەرە زۆری گەشتیارەکان کە دێن بۆ شاری هەولێر سەرەتا سەردانی قەڵای هەولێر دەکەن دواتر بازاڕی ئیسکان. ئەم دوو شوێنی زۆر دیارە لە شاری هەولێر کە هەر گەشتیارەکە ڕوو لە هەرێمی کوردستان بکاتن یاخۆ ڕوو لە شاری هەولێر بکاتن ئەبێ سەردانی ئەم دوو شوێنە بکاتن بەبێ بینینی ئەم دوو شوێنە ناگەڕێتەوە چونکە ئەم دوو شوێنە زۆر ناوبانجی دەرکردووە هەم لە هەرێمی کوردستان هەم لە ئاسی دەرەوە ئەوەی کە هاتوۆتە هەرێمی کوردستان ناوبانجی ئەو دوو شوێنە بیست بێتن دەبێت سەردانی ئەم دوو شوێنە بکاتن ئەماش دوای کردووە قەرەباڵغێشی یەکجار زۆر لەم دوو شوێنە هەبێتن بە تایبەتی بازاڕی ئیسکان کە شەوانە خەڵکێکی یەکجار زۆر دێتە بازاڕی ئیسکان بە تایبەتی گەشتیارەکان لە ڕۆژانی جەژن کە سەردانی شاری هەولێریان کردووە بە شەوان دێن لەم شوێنەدا کۆ ئەبنەوە بۆ ئەوەی کە خواردنێکی خێرا یاخود چایەک بخۆنەوە چونکە ئەم شوێنە زیاتر بۆ بەناوبانگە خواردنی خێرا و چای لێیە بۆی گەشتیارشی زۆر دێن لەم شوێنەدا ڕوو لەم شوێنە دەکەن بۆی کە خواردنی خێرا بخۆن. هەروە ئەمە دوای کردووە کە هەموو زمانێک هەموو نەتەوەیەک هەموو ئاین و ئاینزایەکی جیاواز لەم شوێنە کۆ بێتەوە تاکە شوێنەکە لە شاری هەولێر وای کردووە کە تەواوی زمانە جیاوازەکانی کە دێن بۆ شاری هەولێر هەروە ئاین ئاینزاکە جیاوازەکانی کە لە شاری هەولێر و ئەوانەی لە دەروی شاری هەولێر دەروی وڵاتیش دێنە شاری هەولێر لەم شوێنە کۆ ببنەوە بۆی بێکەوە دەمەتەقەیەک بکەن یاخۆت گفتوگۆ بکەن لەگەڵ یەکتر ئەمە دوای کردووە هاوڕێتی یاخۆت پەیوەندی دروست بکرێت لەگەڵ نەتەوەکانی تر لە ئەوانەی کە لە هەولێر دانیشتنەوەی لە دەروی هەولێر بۆی کە پەیوەندیان لەگەڵ یەک دروست دەبێتن لەم شوێنانە چونکە شوێنی کۆبوونەوەی ئەم کەسانەیە کە دێنە شاری هەولێر هەروە لە بازار ئیسکان کۆ بنەوە هەروە دەرفەتێکی باشە بۆ دوکاندارەکان بۆ کاسبکاران بۆی کە بە لێرە ئەو خەڵکی کە دێ بازارێکی خواردن دەخواتن لەم شوێنەدا بۆی کە ئەوانیش بازارشی باشیان هەبێتن. ئێستا لەم چەند ڕۆژە بازارشی باشی دوکاندارەکان هەبوو من ئێستا دەمەوێت گفتوگۆ لەگەڵ ئەم خاوەنی چێشخانەیە بکەم کە ئەوە لە شاری هەولێر یەکێک لەو شوێنانەیە کە بەناوبانگە لە بازار ئیسکان ئەم خواردنەی بەناوبانگە خەڵکەش زۆر دێتن دەخوات بزانێ ئەوان بازارن چۆن ئەم کاتت باش لە ڕۆژانی جەژن بازارتان چۆن بوو گەشتیاری زۆر سەردانی کردوونە گەشتیارەکان باش بوون هاتوونەتە هەولێر؟ سەر چاوا بخێر هاتنەوەشی وەڵڵا الحەمدوللا ئەف سێر و چار ڕۆژە نومە بەکریا ئێوارە عیدێمە بەکر الحەمدوللا شغل باش بوو جۆڤێدە گەلێک خۆشە و شغل الحەمدوللا گەلێکی باشە خۆشە. گەشتیاری زۆر هاتوونە بۆ لای ئێوە؟ هەرێ وەڵا گەلێک سویاح و ماسویاح هەوشی هاتن و عالەم هاتن شغل باش بوو یعنی الحەمدوللا. خواردنی سینجی لەسەر خەڵووس بەناوبانگە لە شاری هەولێر خەڵکێکی زۆریش لە دەرەوە بیستوێتی کە خواردنێکی تایبەتە گەشتیار زۆر دێن بۆ لای ئێوە ڕوو لێ ئێوە دەکەن. ڕاستە یان هێنە کە عالەم تێن مێنە عەجەمە بەیشترۆ شاوەڕما سەر فەحمیە تێن و جەربێنن تام بکەن بەژین گەلێکی خۆشە دیسە تێن ئارێ وەڵا. شێوازی ئامادەکردنەکەی لەسەر شێوازی هەولێری یاخود لە شێوازی خۆتانەی ڕۆژ ئاوایە؟ وەڵای سەریا ڕۆژ ئاوایە بڕاستی بەگوێ هەولێری هەموو گەسە و سەمونە نە ئەو شاوڕمەیە بەنانە ماینێز و تورشیاوتکەنە نابدا گەلێک خۆشەکە بز دەکەن یعنی خەڵکەی لێرەژی زۆر بووە تامە زۆر بووە خۆشە و گەلێکی کێفکن پێی زۆر باشە دەستان خۆش بێ خوا بازارتان دە بەڵێ کاکارزان یعنی ئەم شوێنەوەی لاتوە جگە لە خەڵکی شاری هەولێر خەڵکە ڕەسەنەکە خەڵکی تریش دەرەوەی وڵاتی یان کوردانی پارچەکانی تریش دێن لێرە دوکاندانێن خەریکی کار و کاسبینە لێرە بە بازاری ئەکەن خەڵکی کە دەرۆژ دێن با خەڵکەشیش دێن کە بۆ دانیشتن دێن لە ئیسکاندا ئەنیشن ئێستا کۆمەڵی گەنج هاتوونەتە لێرە خەریکی خواردنی گولەبەرژە و چانە لێرە خەریشکن بۆی گفتوگۆ لەگەڵ یەک بکەنەوەوانەی کە یەکتریشیان نەبینیوە دەرفەتش چاکە بۆی کە لە ڕۆژانی جەژن لێرە یەکتر ئەم کاتەدان باش
هەل لە خۆشییا بن جەژنشتان پیرۆز بێتن کەشی ئیسکان چۆن ئەبینی لە ڕۆژانی جەژن ئاسایی هەروەکو جەژنەکانی تر کەشێکی خۆشە و گەشتارێکی زۆری لێ و هادی ئەو هەموو شتێک باشە جەژنێ بە ژمارشی زۆر گەشتیار هاتونەتە شاری هەولێر بە تایبەتە ڕۆژ لە ئیسکان دەکەن ئەمە وای نەکردۆ کەشێکی تایبەت بە ئیسکان داتن هەر بەخۆی لە هەموو شوێنێکی کە بۆ جەژن گەشتیار دێ گەشتارەزات خەرچی شارێکیوی لە شارشکە دێتە جێشکە لە وڵاتشکە دێ خەرچی شارەکەی تو دەستە جێیتکە لە گەشتیاری ئیدی بەس ئەو چوار ڕۆژە ئاخری بەیانی پێنجشەمە هێدی بەرەو کزی دەستا و خەرک دەستۆ سەر دەوام و ئیش و کاری خۆی پێت وایە دەبێت چۆن مامەڵ لەگەڵ گەشتیار بکرێتن دەبێت مامەڵی لەگەڵ گەشتیار بکەین ئێمە کە شارێکن گەشتیاری زۆر ڕووی تێکە بە تایبەتی ئیسکان ڕازەکەی وایە گەشتیار سکرد بێت عربی لە لایمە فەرقی نییە یعنی بەڕاستی عەقوای هەرەمومان برای وەچی برایەک سەیری یەکدریە بکەن ڕێزیان لێ بگرین لەوەی بزانن دارەکان کاسبکارەکان ئەتەکێتیان هەیە بۆ ئەو ئەتەکێتیان فێربوونەکە مامەڵە لەگەڵ گەشتیار بکەن بە ئەتەکێتێکی بەرز مامەڵ لەگەڵ گەشتیار بکەن بەخوای تەعادەک یعنی زۆر باشە عیبینە تەعادەک زۆر باشە هەر لە خۆشی شادیدا بن بەڵێ کاکارزان وەکو ئاماژەم پێکرد ئێدا شوێنی بەرنامەکەمان ڕاستەخۆکەمان تایبەتە بە هاتنی گەشتیاران بۆ شاری هەولێر ئەبێت چۆن ئێمە مامەڵەیان لەگەڵ بکەین ئەو گەشتیاران هاتوونەتە ئەم شارە ئایا سیمایشی جوانیان بەم شارە نەداوە ئەبێ ئێمەش بە چۆن مامەڵیان لەگەڵ بکەین تۆ قسەت چێ لەسەر ئەمە ڕاستە خۆی وڵی پێویستە پێشوازیان لێ بکەین بە شێوەی باش ئەگە ئینسانی ڕۆشنبیر و تێگەیشتی و پێشکەوت و بەس بەیانیان دەبینم لە چایخانەکانی باتەی هەموو پاشماوەکانی خەڵکی باشوور و بەسرا و نەزەف و کەروەر و سەرمایەدارەکانن دەورەی مافیەکانن ئەوانە توانانەیە خەڵکی هەژار و داما و ڕۆشنبیرەکان ناین دوای کۆمپانیای پاس دایانهێنی خێریان نییە بۆ شوفێری تەکسیەکان ئەم کۆمپانیانە گرێ بەستن لەگە میوانخانەوەشتەکە سوودیان نییە بۆ ئەو خەڵک واتە ئەبێ گەشتیارەکانیش ئەو فێر بن کە پاکخوایانی شارەکەمان پارێزن خۆم دەچم سعادنۆ دەچمێ زۆر پیسن و زۆر شێواز ئوسلوبی ناشرینیشیان هەیە هیوادارین هەم گەشتیارەکان هەم ئێمەش فێر بین کە چۆن مامەڵیان لەگەڵ بکەن و ئەوانش فێر بن کە چۆن مامەڵە لەگەڵ شارەکەمان بکەن و بە پاکخوایانی بیپارێزن زۆر سپاس بەڵێ کاکارزان ئەمەی کە دەبین ئەمە بازار ئیسکان بوو گەرمگوڕێشی زۆری پێ دیارە لە شەوانی تریش هەر بە هەمان شێوە گەرمگوڕە بەڵام لە ڕۆژانی جەژن زۆر گەرمگوڕتر بوو چونکە گەشتیارشی زۆر هاتوونە بە تایبەتی سینگڵەکان بۆ ئێمە و بۆ ئێوە نییە ینی زۆر بێت دانیشتنەکان چونکە ئێمە خۆ دەزانین ناتوانین وا بە ئاسانی بێن لەم شوێنان دانیش بەڵام سینگڵەکان زۆر دێن لەم شوێنان دادەنیش ئێمەش لە سۆڵەکەی شاری سلێمانی تەمەنێکی زۆرمان بەزادا لەو بابەتەدا و حتمما تۆش لە ئیسکانی هەولێر سپاس بۆ زانیاریەکانی تۆ سپاس بۆ میوانەکانت دووبارە کۆتا ساتەکانی جەژن لە تۆ و لە خەڵکی هەولێری خۆشەویست پیرۆز بێت.